جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرینترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی لایەنگرانی کۆمەڵە لە گوندی نگەڵی مەریوان بەڕێوەچوونی سزای سێدارەی 4 بەندکراوی سیاسی لە زیندانی قزل حیسار، داخوازی کەفیلی ڕەزا ڕەسایی بۆ ڕاگررتنی سزای لە سێدارەدانی، ناڕوونی سولەیمان حاجی خزری لە گرتوخانەی ئیتڵاعاتی مەهاباد، ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان، سەپاندنی 10 ساڵ زیندان بەسەر 5 چالاکی سنفی فەرهەنگیانی شیراز و کوژران و برینداربوونی 33 سەربازی ئامریکایی لە هێرشی میلیشیاکانی ڕژیم. درێژێ هەواڵەکان. چالاکی تەبلیغی لایەنگرانی کۆمەڵا لە گوندی نگەڵی مەریوان بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵا لە گوندی نگەڵی سەر بە شاری مەریوان بە بۆنەی نزیکبوونەوە بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا چالاکی تەبلیغاتیان ئەنجامدا. بە پێی ئەو راپۆرتە لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی کۆمەڵا دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە گوندی نگەڵی سەر بە شاری مەریوان بە نووسینی دروشمەکانی بژی کۆمەڵا، بژی حزبی کۆمۆنیستی ئێران و بژی سۆسیالیزم هاتنی 26 ڕێبەندانیان لە هەموو تێکۆشەرانی ڕێگەی ئازادی و بەرابەری پیرۆزبایی کرد. بەڕێوەچوونی سزای سێدارەی 4 بەندکراوی سیاسی لە زیندانی قزل حیسار، بەیانی ڕۆژی دووشەممە 9 ڕێبەندانی 1402 حکمی ئەدامی 4 بەندکراوی سیاسی بەناوەکانی پژمان فاتحی، محسن مەزلوم، محەممەد فەرامەرزی و وەفا ئازەربار پاش 18 مانگ بێخەبەری و ناڕزایەتی بەرینی کۆمەلگای جیهانی و خەڵکی ئازادی خوازی ئێران لە زیندانی قزل حیساری کەرەج جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان کۆتاییەکانی مانگی پوشپەڕ 1401 هەتاوی 4 چالاکی سیاسی کورد بەناوەکانی پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی، محسن مەزلوم و وەفا ئازەربار لەلایەن هێزانیەکانی ڕژیمەوە پاش دەربازبوون لە سنووری ئێران دەست بەسەر کران. ئەو 4 بەندکراوە دواتر لەلایەن ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی بێبنەمای سیخوڕی بۆ ئیسرائیل و هەوڵی بۆم ڕێژکردنی ناوەندی هەستەی ئیسفەهان تۆمەتبار کران. لە ماوەی 18 مانگ بەندکرانیاندا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستدا نەبوو، بەڵام سەرکوتگەرانی ڕژیم لە ژێر ئەشکەنجەی سەختدا هەر چوارەکەیان ناچار بەدان پێدانانی زۆرم لێ کرد. مەسعود شەمس نژاد ڕۆژی 26 بەفرامبەر 1402 ڕایگەیاند کە داخوازی پێداچوونەوە بۆ حکومە لە دادگای پێداچوونەوە ڕەت کراوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا کارزاری نابۆی ئەعدام لە ئێران و جیهان دەستی پێکرد و دەیان چالاکی سیاسی و مەدەنی و کرێکاری مانیان لە خواردن گرت تاکو ڕێگە لە بەڕێوەچوونی حکومە بگرن، بەڵام بەیانی یەکشەممە پاش دوایین دیدار لەگەڵ بنەماڵەکانیان لە سێدارەدرا. کۆبوونەوەی کرێکارانی پاڵاوگای گازی ئیلام ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندان کرێکارانی پاڵاوگای گازی ئیلام لە ئەزنەدانی داخوازیەکانیان لە بەردەم دەفتەری شێرکەت کۆبوونەوە. کرێکاران، شۆفێران و کارمەندانی پاڵاوگای گازی ئیلام لە ئەزنەدانی چەند مانگ حەقدەست و مەزایە ناڕازین و خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، نوێکردنەوەی گرێبەستەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی بوون. داخوازی کەفیلی ڕەزا ڕەسایی بۆ ڕاگررتنی سزای لە سێدارەدانی ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندان خەیرۆڵڵا حەقجویان، چالاکی یارسان و کەفیلی ڕەزا ڕەسایی بەندکراوی مەحکوم بە ئێعدام لە پەیامێکدا خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدامی ئەو بەندکراوە سیاسیە بوو. ڕەزا ڕەسایی شارۆمەندی خەڵکی شارستانی سەحنەی سەر بە پارێزگای کرماشان لە ڕێکەوتی 15 ڕەزبەری 1402 لەلایەن لەقی دوی دادگای ئینقلابی کرماشان بە سەرۆکایەتی قازی محەممەد ڕەسوڵ حەق نەجاتی و ئەمین محەممەدی بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی نادر بەیرامی سەرۆکی ئیتڵاعاتی سەحنە بە ئێعدام مەحکوم کرا. ئەو حکومە لە بڕواری 25 سەرماوەزی ئەمساڵ لەلایەن لەقی حەفدەی دیوانی باڵای وڵات پشتڕاستکرایەوە بۆ جێبەجێکردن ڕەوانەی لەقی ئیجرای ئەحکامی کرماشان کرا. بانگشتی چالاکێکی مەدەنی خەڵکی کرماشان بۆ دادسەرای ئەو شارە ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندانی 1402 بەهمەن نادری هەوڵاتی خەڵکی کرماشان
دوای بانگێشت بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەم شارە بۆ ماوەی چەند کاتژمێر دەست بەسەر و دواتر بە بارمتە ئازادکرا. بە پێی زانیاریەکان بەهمەن نادری بانگەشتی دادسەرای گشتی و ئینقلابی کرماشان کراوە بە تۆمەتی بانگەشە دژ بە حکوومەت لە ڕێگەی بڵاوکردنەوەی بانگەواز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بایکوتی هەڵبژاردنەکانی داهاتوو تۆمەتبار کراوە. ناوبراو دوای چەند کاتژمێر دەست بەسەر بوون بە دانانی بارمتەی 400 میلیۆن تمەنی و بە شێوەی کاتی ئازاد کراوە. گواستنەوەی سەلمان ئەفرا بۆ زیندانی مەریوان. ڕۆژی چوارشەممە چواری ڕێبەندان سەلمان ئەفرا بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی گوندی نەی سەر بە شاری مەریوان پاش دەست بەسەرکران بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. سەلمان ئەفرا پێشتر لەلایەن دادگای ئینقلابی مەریوان بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تعزیری مەحکوم کرا و ئەو حکومە لە دادگای پێداچوونەوە بۆ 4 مانگ زیندان کەم کرایەوە. ڕۆژی سێشەممە 3 خاکەلێوەی 1400 سەلمان ئەفرا بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی پێنجشەممە 26 خاکەلێوەی هەمان ساڵ بە دانانی وەسیقا ئازاد کرا. ناوبراو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوو کە ئەو حکومە دواتر بۆ 1 ساڵ گۆڕدرا و لە کۆتاییەکاندا لەلایەن دادگای پێداچوونەوە بۆ 4 مانگ بەندکرانی تعزیری کەم کرایەوە. ناڕوونی سولەیمان حاجی خزری لە گرتوخانەی ئیطلاعاتی مەهاباد. چارەنووسی سولەیمان حاجی خزری شارۆمەندی خەڵکی مەهاباد وێڕای تێپەڕبوونی 1 هەفتە بەسەر کاتی دەست بەسەرکرانی بە ناڕوونی ماوەتەوە. سولەیمان حاجی خزری خەڵکی گوندی تاڵاوی سەر بە شاری مەهابادە لا ڕێکەوتی یەکی ڕێبەندانی 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان بە دوواداچوونەوەی بنەماڵی ئەو بەندکراوە تا بە ئەمڕۆ بێئاکان بۆ هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی بەندەر ماهشەر. ڕۆژی یەکشەممە 8 ڕێبەندانی 1402 کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی بەندەر ماهشەر لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی پێترۆشیمی بەندەر ماهشەر لە ئاز نەدانی 5 مانگ حەقدەستە ناڕازین و داوات دەکەن حەقدەستە دواخراوەکانیان پەرداخ بکرێت. کرێکارانی ناڕازی هەروەها خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کار، دابینکردنی بیمە و ئیمکاناتی ڕفاهی بوون. ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 8 ڕێبەندانی 1402 خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شاری ئیسفەهان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی معیشەتی خۆپیشاندانیان کرد. خانشینکراوانی فولاد خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسان سازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕازیان ڕۆژی ڕابردوو بە ڕێپێوان لەسەر شەقامەکانی ئیسفەهاندا دروشمی دادپەروەریمان نەدەی چیتر دەنگ بە گەندەڵی نادەین و هاونیشتمان هاوارکە مافەکانت دەستەبەرکە بەرزیان کردەوە. ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراوی ڕۆنی جیهان لە زەنجان. کرێکارانی بێکارکراوی کارخانەی ڕۆنی جیهان ماوەی 15 مانگە داخوازی دواخراویان هەیە و هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. بە وتەی کرێکاران مامناوەندی سەنەواتی 73 کرێکاری کارخانەی ڕۆنی جیهان لە نێوان 100 بۆ 200 ملیۆن تمەنە و هێشتا زۆر بەیە و پارەیە بۆ کرێکارانی بێکارکراوی و ناوەندە پەرداخت نەکراوە. بەهۆی وەڵام نەدانەوەی خاوەندکار کرێکاران لە ئیدارەی کار سکاڵایان تۆمار کردووە و ئیدارەی کار فەرمانی بە خاوەندکار کردووە تاکو داخوازی کرێکاران جێبەجێ بکات، بەڵام خاوەندکار وەڵام دەرەوە نەبووە پەروەندەکە ڕادەستی ناوەندە قەزاییەکان کراوە. کرێکارێک لەو بارەوە دەڵێت پاش بڕیاری دادگا بۆ زەوتکردنی دارایی کارخانە کرێکارانی بەشێک لە داخوازیەکانیان لە ڕێگەی فرۆشتنی کەلوپەلی نێو کارخانە دابین کرد، بەڵام هێشتا بەشێک لە ئەغدەسی ساڵەکانی 92 تاکو 97یان دیار نییە و 37 مانگ بیمەیان بە تامینی نیشتمایی پەرداخت نەکراوە. سەپاندنی 10 ساڵ زیندان بەسەر 5 چالاکی سنفی فەرهەنگیانی شیراز. پاش ڕەتکردنەوەی حکمی ئەسخەر ئەمیرزادەگان، غوڵام ڕەزا غوڵامی کەندازی
ئەفشین ڕەزمجوویی، ئیرەج ڕاهنما و محەممەد عەلی زەحمەتکێش پێنج چالاکی سنفی فەرهەنگیانی شیراز لە دیوانی باڵای وڵات هەر یەک لەو چالاکانە لەلایەن لەقیەکی دادگای پێداچوونەوەی پارێزگای فارس بە 2 ساڵ زیندان مەحکوم کراون. پێشتر لە قیری 37 دادگای پێداچوونەوەی پارێزگای فارس غوڵام ڕەزا غوڵامی کەندازی بە 11 ساڵ زیندان و هەر یەک لە ئەزغار ئەمیرزادگان، ئەفشین ڕەمزجوویی، ئیرەج ڕاهنما و محەممەد عەلی زەحمەتکێشی بە 5 ساڵ زیندانی تەعزیری و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کردبوو. پاژەوەی داخوازی پێداچوونەوە بەو حکومە لە دیوانی باڵای وڵات قبوڵ کرا، ئەو حکومانە ڕەتکران و پەروەندەکان ڕادەستی دادگای پێداچوونەوە کرا. ئەزغار ئەمیرزادەگان خەزەڵوەری ئەم ساڵ بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانی ڕەوانەی زیندانی فیروزاباد کراو لە کۆتاییدا پاش پێداچوونەوە بە پەروەندە ئازاد کرا. محەممەد عەلی زەحمەتکەش و ئەفشین ڕەمزجوویی ڕۆژی 29 خەزەڵوەر دەست بەسەر کرانەوە. غوڵام ڕەزا غوڵامی کەندازی و ئیرەج ڕاهنما لە ڕێکەوتی 13 ڕۆژبەری ئەم ساڵ دەست بەسەر و بۆ زیندانی عەدڵابادی شیراز گوازرانەوە. ئاشکرابوونی ناسناوی 2 بەندکراوی بریندار لە زیندانی قزل حیسار. ڕۆژی یەکشەمە هەشتی ڕێبەندان گاردی سەرکوتی زیندانی قزل حیساری کەرەج هێرشی کرد سەر بەندکراوانی بەندی 4 و 5 بەندکراوانی بریندار کرد. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ڕژیمی ڕێشکاندنی کەرەستەی بەندکراوان دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیاندا گرتووە. کاتێک بەندکراوان دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردەوە، سەرکوتگەران بە باتوم و گازی فرمێسرێژ هێرشیان کردوە سەریان و 5 کەسیان بریندار کردووە. 2 کەس لە بریندارەکان بە ناوەکانی سامان یاسین و ئەفشین بایمانی بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کراون. دو هەوامان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 33 سەربازی ئەمریکایی لە هێرشی میلیشیاکانی ڕژیم. ڕۆژی یەکشەمە هەشتی ڕێبەندانی 1402 میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی لە ڕێگەی پەهباد و موشکەوە هێرشیان کرد سەر بنکەی نیزامیانی ئەمریکایی لە سنووری نێوان سووریا و ئوردون و بەهۆیەوە 3 سەرباز گیانیان لەدەستا و 30 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان لە کاتی هێرشی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەی نظامی تەنفە سیستمی دژە موشکی و پەهبادی کاری نەکرۆ و بەرپرسانی نظامی ئەمریکا خەریکی لێکۆڵینەوە لە چۆنیەتی ڕووداوەکان. هەروەها جۆ بایدین سەرۆک کۆماری ئەمریکا لە لێدوانێکدا ڕایگەاندووەکە لە کات و ساتی گونجاودا وەڵامی ئەو هێرشانە ئەدەنەوە. بینەرانی خۆشەوی سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.